سیمینارێکە دەربارەی گەشەپێدانی نەخشەی سنووری ئیدارە ڕاپەڕین وەک پێشکەوتوترین نەخشەی دیجیتاڵی لە هەرێمی کوردستان و عێراق بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی ڕاپەڕین وەک دەست پێشخەری و هەنگاوێکی نوێ نەخشەی دیجیتاڵی تەواوی سنووری ئیدارەی ڕاپەڕینی لەسەر نەخشەی گۆگڵ هاوشێوەی وڵاتانی پێشکەوت و ڕاگەیاند. ئەمڕۆ لە چالاکیێکی لە شێوەی وەرکشۆپدا بەرهەمی 4 ساڵ کارکردنی بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانی ڕاپەڕین لە بواری نەخشە و نەخشە سازی هەروەها گوگڵ ماپدا کارمان کردووە کە ئەو مەسافەی 4 ساڵە سەرجەم شارەوانەکانمان داخلی گۆگڵ ستریت کردووە، ستریت ڤیومان بۆ کردو بۆ سەرجەم شارەوانەکانمان، هەروەها ناوی سەرجەم شەقامەکانراوە و پۆستاڵ کۆدی بۆ دروست کراوە کەمە پێشتر نەکراوە لە سنووری ئەمە، هەروەها ناوی سەرجەم گوندەکان و ڕێگاکانیان داخلی گوگڵ ماپ کراوە بۆی کە بە ئاسانترین شێوە بگەنە شوێنەکان. مامۆستایەکی زانکۆی ڕاپەڕین کە یەکێک بووە لە بەشداربووانی پرۆژەکە دەڵێت توانیویانە نەخشەی ئیدارەی ڕاپەڕین دەوڵەمەند بکەن و ئاسانکارێکی گەورە بۆ تەواوی هاوڵاتیان و فەرمانگەکان بکەن تاوەکو وەرکەسێک ناونیشانێکی ویست بە ئاسانی پێی بگات. لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیا و گەشەسەندنی نەخشە دیجیتاڵیەکان پێداویستی هەمووان وای کردووە کە داتاکان بخرێنە سەر ئینتەرنێت. ئەم کارەی ئێمە وای کردووە دەرئەنجامی پرۆژەکە وای کردووە کە نەخشەی ئیدارەی ڕاپەڕین لە چوارچەوەی ئەم پرۆژەیەدا دەوڵەمەند بکرێت بە هەموو ئەو پێداویستیانەی کە هاوڵاتیان و فەرمانگەکان و بەڕێوەبەرایەتیەکان پێویستیانە لە چوارچەوەی ئەم پرۆژەیە دەکای لەسەر کراوە و وەکو خۆشتان بینیتان دەرئەنجامەکانمان خستە ڕوو کە بە دڵنیاییەوە لە ئێستادا سوودێکی زۆری لێ وەرگیراوە. گەشەپێدانی نەخشەی دیجیتاڵی لە سنووری شارەوانەکانی ئیدارەی ڕاپەڕین ئاسانکاریشی گەورە بۆ تەواوی هاوڵاتیان بەگشتی و تەواوی فەرمانەکان و تەواوی بەڕێوەبەرایەتیەکان دەکات وا دەکا هەر کەسێک بە ئاسانی هەر شوێنێک هەر ئەدرێسیشی بوێ بە زووی و بەبێ هەڵە پێی بگا. نەخشەی دیجیتاڵی ئیدارەی ڕاپەڕین 4 ساڵی خەیاندووە تاوەکو بتوانن ناوی تەواوی گەڕک و شەقامە سەرەکیەکان و باخچە و پارکەکانی سنوورەکە بە کوردی لەسەر نەخشەی گۆگڵ دابنێن و تەواوی سنوورەکە لە ستریت ڤیوی گۆگڵ زیاد بکەن. یەکێکی تر لە گرنگترین ئەو کارانەی لە نەخشەکەدا کراوە دانانی ناونیشان و پۆست کۆدا بۆ ماڵەکانی بەشێک لە سنووری ئیدارەی ڕاپەڕین. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.